لە ڕاستە تا ئێستا ئێمە نەمانتوانی وەکو پێویست سوود لە کەیسی مناڵەوەنبووەکانی جینۆسایدی کورد وەربگرین بۆ بەنێودەوڵەتیکردنی کەیسی جینۆسایدی کورد. ئەگە سەیری بەراوردی جینۆسایدی کورد بکەی بۆ کەیسانەی ترکە مناڵانێکیان ون بوون یاخود دۆزراونەتەوە ئەبینی ڕووداوەکانی کورد ئازارەکانی کورد زۆر قوڵترن. ئازاری کورد جینۆسایدە ئەوان ڕووداوێکی سروشتین، بەڵام ئەوان توانیویانە لێزانانە سوود لە مناڵەکانیان وەربگرن لە ڕێی ئەوانەوە کە بڵێن ئێمە لە ڕۆژگارێکدا ئەزمونێکی تاڵمان بەسەردا هات، ئەزمونێکی تاڵمان کرد، لە ڕێگەی ئەوانەوە چیان کردووە هەوڵیان داوە بۆ بەنێودەوڵەتیکردنی ئازاری ئەوان و لە ڕێگەی ئەوانەوە قەرەبووکردنەوەی خێزان و وڵاتەکانیشان. بەڵام کورد دەیان مناڵی هەیە لە ڕووداوی داوانی جینۆساید، ئێمە ئەمانتوانین لە ڕێگەی ئەم مناڵانە هەم جینۆسایدی کورد بناسێنین، هەم بتوانین پشتیوانی و هاوسۆزیەک بۆ لای جینۆسایدی کورد ڕابکێشین. چونکە ئەمڕۆ لە دنیادا دووشت گرنگە. یەکەم باسکردن لەو ڕێکەوتن نامە و جارنامانەی کە وڵاتان خۆیان نووسیویانەتەوە و نەتەوەیەگرتوەکان نووسیوێتەوە و چاودێری ئەکات و ئەندامن تێیدا باس لەوکەین ئەمانە پێشل کراون ئێوە بێ هەڵوێست بوون، ئێستا قەرەبووی هەڵوێستی ئەو کاتان بکەنەوە بەچی بەناساندی جینۆسایدی کورد لە پەرلەمانەکانتان. دووهەم بریتیە لەوەی کە سوودی لە وەرگرە سەر ئاسیندوڵەتی بریتیە لە شایەت حاڵەکان و ڕزگار بۆکان. مناڵەکان باشترین شایەت حاڵن بە تایبەت مناڵ، چونکە لەسەر ئاسیندوڵەتی گرنگێکی تایبەت ئەدرێ بە مناڵ لە ڕێی ئەمانەوە چ بکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی چیرۆکی خۆیان بگەڕنەوە بتوانین لە ڕێگەی ئەوانەوە هەم ئازاری ئەمان ئەناسێنیت، هەم ئازاری کورد ئەناسێنیت، هەم پشتیوانی بەدەستێنی بۆ بەنێودەوڵەتیکردنی کورد و متوانی کاریگەری هەبێت لەسەر ناساندنی جینۆسایدی کورد لە پەرلەمانەکانی ئەواندا.